لە سەرتاسەری دنیادا بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە دەرگای پەرستگاکان داخراون جگە لە سوچی ماڵەکان مزگەوتێک کەنیسەیەک بە گشتی پەرستگایەک نابینیتەوە مرۆڤ لەم کاتە هەستیارەدا کە بێ ئەندازە لاوازە ڕووی خۆی بەرەو ئاسمان بکات و بلاڵێتەوە. پێچەوانەی ڕابردوو کە بەردەوام مزگەوت و شوێنە ئاینیەکانی دیکە لە نوێژ خوێنان و زیارەتکاران جمەی دەهات ئێستا لە پێناوی پاراستنی گیانی مرۆڤەکان خۆیان کە ئەویش ئامانجی گەورەی ئاینە ئاسمانیەکانە بە تایبەت ئیسلام دەرگای هەمویان داخراوە ئەوەش لە کاتێکدا مرۆڤ بەگشتی لەم کاتانەدا جیاواز لە هەر کاتێکی دیکە دینداری و ئاراستەی میلی لایەنە ڕۆحیەکەی لە هەر کاتێکی دیکە ڕوو لە ئاسمانە. توێژینەوەیەکی نوێی زانکۆی کۆبنهاگن لە دانیمارک بەو دەرەنجامە گەیشتووە کە لەم دۆخە ئاڵۆز و ترس و دڵەڕاوچەیەدا کە پەتای ڤایرۆسی کۆرۆنا دروستی کردووە هەستی دینداریانە و گەڕان بە دوایدا زیاتر بووە. لەو بارەیەوە جینی سیندینگ مامۆستا لە بەشی ئابووری لە زانکۆی کۆبنهاگن نووسیوێتی لە ماوەی مانگی ئاداری ئەم ساڵدا گرنگی پێدانی زیاتر بە وشەی نزا و پاڕانەوە لە ماڵپەڕی جیهانی گوگڵ بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. جینی سیندینگ کە بەڕێوەبەری جێبەجێکارە لە دامەزراوەی توێژینەوەی ئاین و ئابووری و کللتور زیاتر لەو بارەوە قسە دەکات و دەڵێ بە بەکارهێنانی گوگڵ ترندز بۆ ئامار لە 75 وڵاتی دنیادا دەرکەوتووە لەگەڵ تۆمارکردنی هەر 800,000 حاڵەتی پەتای کۆرۆنا هەوڵی گەڕان بە دوای وشەی نزا و پاڕانەوەدا دوو هێندە زیاد دەکات. ئەو دەرئەنجامەیە و پسپۆڕە پێی گەیشتووە بەشێکە لە توێژینەوەیکی سەرەتایی بە ناونیشانی لە قەیرانەکاندا نزا دەکەین ئاینداری و کۆرۆنا پێشتریش لە ساڵی 2019 بابەتێکی دیکەی زانستی لەسەر کارەساتە سروشتیەکان و ئاینداری خەڵک نووسیوە و ئێستا دەیەوێ بزانێ ئایا قەیرانی کۆرۆنا کاریگەری لەسەر یەکێک لە قوڵترین ڕەفتارەکانی مرۆڤ کە ئاینداریە دروست دەکات؟ لە غیابی مزگەوت و شوێنە ئاینیەکان لە چەندین وڵات و ناوچەی جیهان پەنا بۆ بەرزکردنەوەی دەنگی بڵندگۆکان دەبرێت لە هەندێک شوێنی وەک بەرلینی پایتەختی ئەڵمانیاش کە تا ئێستا ڕێگە بە دەرچوونی دەنگی بانگ بۆ دەرەوەی مزگەوت نەدراوە لەم دۆخەدا ڕێگەی پێدرا. لەلایەکی دیکەوە تۆڕی هەواڵی BBC هەموو ڕۆژانێکی هەینی لە ڕێی 14 ئێزگەی نێوخۆییەوە قورئانی پیرۆز و وتار و ئامۆژگاری ئیسلامی پەخش دەکات.